بینەرانی بەڕێز ئەم کارەتان باش سڵاوتان لێبێ لە سودیۆی کراوەی کوردستان 24 لە دووهەم ڕۆژ لە دیداری سلەیمانیەوە لەگەڵتانێ بۆ ئەم دیداری ئێستامان دیدارێکی گرنگمان هەیە لەگەڵ خات و دکتۆر کۆمفۆرت ئێرۆ بەڕێوەبەری جێبەجەکاری قەیرانی گروپی نێودەوڵەتی میوانێکی یەکجار گرنگە دەمانەوێت هەندێک قسە و باس لەسەر کۆی هەم دیدارەکە و هەم ئەو قەیرانانێک کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە. دکتۆر کۆمفۆرت زۆر بەخێر بێن، بەیانیتان باش، گەلێک سوپاس بۆ ئەم دیدارە لەگەڵ کوردستان 24. Thank you very much for inviting me as well. زۆر بەخێر بێن، زۆر باشە. با لە دیدارەکەشەوە دەست پێ بکەین. ئەم دیدارە ئێستا کە لە شاری سلەیمانی بەڕێوەچێ پێشە دیدارێکە بۆ لە دووهۆک ئێستا پێشەنگای کتێبیش لە هەولێر هەیە. ئەم قسە قامگیرەی هەرێمی کوردستان لە ناو هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە گڕی گرتووە چیمان پێڵێ بەڕای تۆ ئەمە چییە؟ خوێندنەوەتان بۆی چییە؟ زۆر سپاس بۆ میوانداریکردنم. گومانی تێدا نییە کە من ماوەیەکی زۆرە لە عێراقدا کار دەکەم، لەگەڵ خەڵکی عێراق ئاشنام، سەرنجم لەسەر دۆخی عێراق بووە، نزیکەی چەندەیەکە لە عێراق کار دەکەم. هەروەها ئێستا هاتووەتە ئاراوە دۆخێکی زۆر ناوازەیە بۆ هەرێمی کوردستان و بۆ تەواوی عێراقیش. ئێستا هەرێمی کوردستان سەرنجی لەسەر سەقامگیری خۆیەتی. من و تۆ قسەمان کرد پێش چاوپێکەوتنەکە، باسمان لەوە کرد کە ناوچەکە بە ئاڕاستەیەکی جیاوازدا دەڕوات. ئێستا عێراق لە دۆخێکی سیاسی هەسیاردایە، ڕەنگە داهاتووی دیاری بکرێت. هەروەها هەرێمی کوردستانیش ڕۆڵێکی گرنگ و کاریگەری هەبووە بۆ تەواوی عێراق. گومانیشی تێدا نییە کە تۆ و هەموو کەسیش ئەوە دەزانن کە ئەوەی کە لە غەزە دەگوزارێت عێراقیش بەشێکە لێ. عێراق یاخود عێراق جۆرێک لە جۆرەکان تێکەڵی هەبووە لەگەڵ ڕووداوەکانی غەزە، هاوکاری غەزەی کردووە، هەروەها کاریگەری سەقامگیریشی لەسەر. دکتۆر کۆمفۆرت، ئێستا جۆرێک لە دانوستان لە نێوان ئێران و ئەمریکا هەیە، گەڕی یەکەمی لە عومان بەڕێوەچوو، وا دیار بوو گەڕی دووەمی دەبێت لە ئەوروپا بێ، بڕیار بوو لە ئیتالیا، بەڵام نازانم بەڕێوە دەچێت یان نە. پێت وایە ئەم دیدارانە لە ئەگەر بگەنە ڕێکەوتنێک ئێران لەگەڵ ئەمریکا و ئەگەر نەگەنە ڕێکەوتن، دەمەوێت بزانم کاردانەوەی ئەمە بە دیاریکراویش لەسەر عێراق چییە بێ کە عێراقی چێکە لە دۆستە نزیکەکان ئێرە؟ بەڵێ من نامەوێت بە وردی بچمە ناو بابەتەکەوە، نامەوێت پێشبینی بکەم، بەڵکو بە شێوەیەکی گشتی دێڵێم کە دەستکردن بە قسەکردن جیاوازە لەگەڵ ڕێکەوتن. ئەوەی ئێستا دەیکەن تەنها قسەکردنە، تەنها هەنگەوی یەکەمیان ناوە. بەڕێسترەم دەڵێت کە دەیەوێت ڕێکەوتن لەگەڵ ئێراندا بکات، دەیەوێت ئێران لە چەکی ئەتۆمدا بماڵێت، بەڵام ئێرانیش دەیەوێت گفتوگۆ بکات. ئێران دەڵێت گفتوگۆی ناڕاستەوخۆ، ئەمریکا دەڵێت گفتوگۆی ڕاستەوخۆ. ئێمە ئەم هەنگاوی کەندراوە هەنگاوی یەکەمە گرنگە، هەروەها گرنگە ئێمە بێمتمانەی بشکێنین، متمانە دروست بکەین لە نێوان ئەمریکا و ئێراندا. هەنگاوی یەکەم گرنگە و هەنگاوی یەکەمیش نراوە. بۆ نمونە گرنگە ئێمە گوێ لە داوای هەردوو لاژ بگرین. داوای ئێران چییە؟ سووربوونی ئێران چییە؟ سووربوونی ئەمریکا چییە؟ گومانی تێدانی هەنگاوی دواتر ئاسان نابێت تاکو ڕێکەوتن. ئەگەر پێم وایە ئەگەر گویان لە داواکاریەکان یەکتر بگرن ئەم دوو وڵاتە، گەیشتن بە ڕێکەوتنێکی کۆنکرێتی ئاسانە. ئەگەر ئێمە سەیری هەنگاوی یەکەم بکەین، باسی ڕێکەوتنی یەکەمیان بکەین لە ساڵی 2015 و سەردەمی ئۆباما، دەتوانین بڵێن کە هەندێک لە خەڵک هەن لە ئەمریکا یاخۆتاوانێت لە ڕۆژهەڵاتی ناوچەکەش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دایانەوێت ڕێکەوتنەکە تێک بدەن. هەم خەڵک لە ئیداری ئەمریکا و هەم خەڵک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەن دایانەوێت ڕێکەوتن نەکرێت. با ئێمە گەشتبێ بین وستەی داهاتوو بکەین. دکتۆر کۆمفۆرت، ئەمە لە یاد بێ، ینی لە هەمان کاتدا ئێستا دایانەوێت لە ئەمریکا با بڵین لە پەرلەمانی ئەمریکا یاسایەک دەرەکەن بە ناوی یاسای ڕزگارکردنی عێراق لە دەست ئێران. ئەمە چ واتایەکی لە کاتێکە یاسای ڕزگارکردنی عێراق لە دەست ئێران بەتەمان لە پەرلەمانی ئەمریکا دەری بکەن؟ ئەمە چه پەیوەندیکی بە دانوستانی نێوان ئەمریکا و ئێرانەوە؟ بەڵێ
So بەڵێ I'm not familiar with the bill من that نازانم you're باسی referring کامی to. یاسا What I دەکەی do بە know, وردی is نازانم that, of course, بەڵام ئەوەی this is a دەیزانم pressure کە point moment for ئێستا Iraq, دۆخێکی because the زۆر wave of هەستیار votes, هاتووەتە the wave عێراقەوە that you had before ئێستا in ئێمە terms of electricity. کۆمەڵێکی زۆر سزا و گەمارۆمان هەیە لەسەر عێراق لەلایەن ئەمریکاوە کە ڕێگە نادات عێراق غازی ئێران هاوردە بکات عێراق بڕینی غازی لەسەر فەرز کراوە لەلایەن ئەمریکاوە ناتوانێت چیتر غاز هاوردە بکات ڕەنگە ئەو ڕێکەوتنی کە دێتە ئاراوە یاخۆت ئەو قسانەی کە لە نێوان ئەمریکا و ئێران دەکەن کاریگەری ئابووریشی لەسەر عێراقا بێت کاریگەری سنوورداری شێوێ لەسەر عێراق جگە لەوەی کە هەر بۆ یاسای کۆنگرس باسی دەیکات بێگومان چیرۆکێک هەیە لە پشتی ترامپەوە یاخۆت ئەو یاسانە گرنین کە کۆنگرس واژویان دەکات یاخود دەنگیان لەسەردات بەڵکو دۆناڵد ترامپ خۆی گرنگە ئەگەر بێوێت گفتوگۆ دەچێتە پێشەوە ئەگەر بێوێت گفتوگۆ چەقبەستوو دەبێت ئەمە سیگناڵی و ئاماژەیەکی زۆر گرنگە کە پێویستە ناوچەکە لە ئەمریکا و لە ترامپ تێبگەن با ئێمە لە کاتی خۆیدا هەنگاو بنین با ئێمە ماوەڵەکە ڕاستەقینە بکەین با ئێمە با پشتیوانی ڕێکەوتن بکەیت بەڵام دڵنیاش بنەوە بۆ هەر ڕێکەوتنێک کۆمەڵی خەڵکان لە ناوچەکە دایانەوێت تێکی بدەن دایانێت ڕێکەوتنێتەکایەوە دکتۆر کۆفۆرت ئێوە لە دەستگایەکی یەکجار گرنگ کار دەکەن دەرگای قەیرانەکان لەگەی نێودەوڵەتی پێشبینی چ گۆڕانکاریەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەیت چ جۆرە گۆڕانکاریەک بەڕێوەیە بەڵێ پرسیارێکی زۆر جوانە پرسیارێکی ملیۆن دۆلاریە دۆخەکە زۆر هەستیارە دۆخەکە زۆر مەترسیدارە ئێستا غەزە بە تەواوی وێران بووە خەڵک ئاوارە بوون دەچنە ناو پەناگەکانەوە ئێمە کێشەی ناوخۆیمان هەیە لە ئیسرائیلدا هەروەها کێشەی ناسەقامگیریمان هەیە لە لوبناندا پێش 7 ئۆکتۆبەر و دوای 7 ئۆکتۆبەر زۆر جیاوازن بەڵام گەشتبینیش هەیە لە سووریا ئاڵنگاری هەیە گەشتبینی هەیە هەل هەیە هیواداری سەقامگیری عێراق بەردەوام بێت نامەوێت پێشوەختە حکوم بدەم بەڵام دەتوانم ئەوە بڵێم کە مێژوو هوشیارمان دەکاتەوە کە بە وریایەوە مامەڵە بکەین بە وریاییەوە ڕووداوەکان هەڵسەنگێنین دایالۆگ بکەینە پێشینەی کارەکانمان بۆ چارەسەرکردنی کێشەکانمان هیوادارم عێراق بەردەوام بێت لە ئەو ڕۆڵی کە دەیبینێت بۆی ئاسانکار بێت لە ناوچەکەدا بۆی کە ڕۆڵی سەقامگیری کەر ببینێت لە ناوچەکەدا لە نێوان ئێران و سعودیا عێراق ئەم هەلەی هەبوو کە کەوتە بینی عەرەبستانی سعودیا و ئێرانەوە هەروەها کۆمەڵێک هەلی هەبوو بۆ ڕێخستنی تورکیا و ئوردنیش عێراق گرنگە ئەم ڕۆڵە پەرە پێ بدات گرنگە لە ناو خۆش گرنگی بە سەقامگیری بات هەروەها چاوی لەسەر بابەتە سیارەکان بێت کۆمفۆرتەوە زۆر باسی عێراق زۆرەکەم دەڵێن دەبێ خۆی بپارێزێ بە هەرچی چۆنێ بێ هەوڵ بدات تێوە نەگلێ پێ دوایە هۆکارێک هەیە عێراق تێوە بگلێ لەو پێکدادانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان دەتوانێت بە چ جۆرێک خۆی بپارێزێت بەڵێ با من زۆر بەڕوونی پێت بڵێم ئەوەی کە دێڵێم گرنگە پێویستە عێراق هاوکاری سەقامگیری ناوچەکە بکات عێراق دەکرێت ئەندازیار و مهندیسی سەقامگیری ناوچەکەوێت عێراق ڕۆڵی هەبووە لە نزیکردنەوەی سعودیا و ئێران لە یەکتر ئێمە پێویستە عێراقیەکان لەوە تێبگەن کە سەقامگیری چەند گرنگە گفتوگۆ چەند گرنگە دیالۆگ چەند گرنگە عێراق پێشتر ڕۆڵی هەبووە لە نزیکردنەوەی ئوردن و تورکیاش لە یەکتر پێشتریش باسی سعودیا و ئێرانم بۆ کردن عێراق ئەنجامی هەبووە لەمە هەروەکو ئێستا شوتە مجارێکی دیکەش دووبارەی دەکەمەوە عێراق توانیوێتی خۆی پارێزێت لە کەوتنی غەزە عێراق توانیوێتی خۆی لە ئاگری شەڕی غەزە پارێزێت پێویستە بە ئەم نەمەت و بە ئەم ڕێگەیە درێژە بە خۆی بدات و ڕێگە نەدات بێتە بەشێک لە قەیرانی ناوچەکە ئەگەر بە کورتی شۆڵام دێت و من سوپاسە دەکەم ڕۆڵی هەرێمی کوردستان ئەم سەقامگیری کە هەیە ڕۆڵی هەرێمی کوردستان لە سەقامگیری ناوچەکە بەگشتی چۆنە بین
بەڵێ من زانیارێکی زۆر باشم لەسەر هەرێمی کوردستان نییە بۆ ئەوەی و پسپۆڕی قسە بکەم بەڵام ئەمەی کە دێڵێم ڕاستەقینەیە کە حکمی هەرێمی کوردستان و حکمی عێراق گرنگە بۆ ناوچەکە هەروەها پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوا و وڵاتانی دراوسێک گرنگە ئەم پەیوەندی پێویستە گرنگی پێ لە ئێران لە سووریا ژەیە پارچە پارچەکراوە بەڵێ ئەوەش گرنگە کە پێویستە ئەو ڕێکەوتنی کە لە ئەنجامی ڕێکەوتنی ئەتۆمی ئێران کاریگەری لەسەر کوردەکانی ئێوەش دەبێت ئەو دۆخەی لە سووریاش هاتوتە ئاراوە کاریگەری لەسەر کوردانی سووریا دەبێت هەروەها پرۆسەی سیاسی ئاشتی تورکیاش کاریگەری لەسەر کوردانی باکوور دەبێت ئێستا ئێوە لینکێکتان هەیە پێکەوە بەستنێکتان هەیە هەرچەندە ئێوە چەند بەشێکن بەڵام پێکەوە بەسراون بە چەند لینک و بە چەند ئاماژەیەک دەکرێت ئێوە پەیوەندیەکانی خۆتان زیاتر دکتۆر کۆمفۆرت ئێرۆ بەڕێوەبەری جێبەجێکاری قەیرانی گروپی نێودەوڵەتی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم دیدارە خێرایە لەگەڵ کوردستان 24 سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێزم دیدارەمان لێرەدا کۆتایی دێت تا دیدارێکی تر شاد و بەختەوەر بن.